بۆیە ماڵ کۆکردنەوە، جەماڵی ماڵ، جوان پۆشی، جوانی ماڵت، جوانی سەیارەت، هەمووی بەشێکە لە دین. تەسەورەکەی جاری وایە چیتە ماڵی کەسێکی موسڵمان ئەتوانێ هەر ئەم شتانەی کە دایناوە بەو شپرزیە ڕێکیان کە جەماڵێکی زۆر جوان بدا. کەچی زۆر بە شپرزی ماڵەکەی بەجێ هێشتووە تەسەورەکە ئەمە لە بەشێکە لە دین. و ئەزانێت تەنها لە بەرکردنی لیباسێکی زبر بەشێکە لە دین. ئەی بەشەکەی تری دین کە بریتە لەو مەعانیە جوانانەی کە هەیە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بوردەی یەمانی لەبەر نەئەکرد. گرانترین جلبە هەیە ئەو کاتە بوردەی یەمانی بوو کە خۆشەویستمان لەبەری ئەکرد هەندێک جار، وەکو لە زاد المعاد و لە زۆرێک لە کتێبەکانی ترا باس کراوە لە سیرەیە. بۆیە ئێمە پێویستمان بە خۆداچوونەوەیەک هەیە، سێرکردنەوەیکی ژیان هەیە، تەرتیبکردنەوەی نظام و حیاتمان هەیە بۆی بزانین چۆن بژین، چۆن چاوکراوە بین، چی بکەین. والله حیفە کەسی موسڵمان سفرەکەی ناشیرین بێ، تەرتیبی تیانە بێ، جەماڵی تیانە بێ. حیفە کەسی موسڵمان ئافرەتی موسڵمانی وا هەیە لەوە چێ بۆ دەرەوە جەماڵی خۆی بکات، بەڵام بۆ ناوە هیچ ئاگای لە جەماڵی نەبێ. ئەبێ کەسی ئیماندار هەموو کاتەکانی ظاهیر و باطنی، دڵ و دەرونی چەند پاک و خاوێن و بێگەردە، بەخوا ئەبێ دەرەوەشی ئەوە پاک و بێگەرد و جوان و پڕ لە کەماڵ بێ.